تۆش هەڵخەڵەتێنراوی؟ منیش وەک تۆم. تۆشیان بەکارهێناوە؟ لە سەرەتاوە وام زانی عاقڵ بوومە، وام زانی بوومەتە پیاوێک وەک تاشەبەرد. منیش وایە گەر دەزانی چیم کردووە ئازال، چیم کرد تاوەکو ئەوەی دەمویست بەدەستی بێنم. من هەمیشە لەبەر خۆم دەموت دەی حەقمە، دەموت چونکە عاشقم، دەموت من ناحەقیم بەرامبەر کراوە، دەموت من ئێستا ئەو خراپەکارێ دەکەم، بەڵام شایانیانە بۆیە. من هەمیشە ڕێگایەک دەدۆزمەوە، خۆم خۆشەویست دەکەم، یاسای کەس لەسەرم جێبەجێ نابێ، شەیتانیەک دەکەم و لێخۆشبووم بەدەست دێنم. ها ناکەم، درۆ دەکەم، بەڵام حساب ناکرێ، پیاو بەکاردێنم، بەڵام حساب ناکرێ، خراپە دەکەم، بەڵام حساب ناکرێ. هیچ شتێک ناگەڕێنرێتەوە. ئاو بەش وانییە؟ کەس چانسی دوم و فڵانی نییە جەنگیز، بۆ هیچ شتێک نەخێر حساب ناکرێ. هیچ شتێک لێخۆشبوونی نییە، وانییە؟ یەک جار خیانەتت کردووە؟ منی تر یاریکردن من ناوێ هاوبەش. منیش نامەوێ. ناشمێ بمە پیاوی کەنعان، ناشمێ خراپەکاریەکی تر بکەم، ناشمێ بیری ئەیشان بکەم، نامەوێ لەگەڵ کوڕەکەم خەونیش دروست بکەم، هیچم ناوێ. کێشەکە بیرکەوتنەوەیە، نەوشتە جوانانەی لەگەڵ هاوڕێکانم، نەشتە خراپەکانیش. نامەوێ ڕوودا و دڵتەزێنەکەی بەهارم بیرکەوێتەوە، نامەوێت لە دەستچۆکانم بیرکەوێتەوە، نامەوێت خۆشەویستەکانم بیرکەوێتەوە. چۆن تەواو دەبێ؟ چۆن دەردەچین؟ بەخێرایی. کاگرامیز کەنعان بەگ دەڵێ ئیتر یاریەکە تەواو.
ئەو جارە باشتر بتکوژم. بڵێ ئەیشان ئەتای هاتووە. ئەیشان ئەتای هاتووە گەورم. باشە گەورم. وتی کەمێ چاوەڕێکە لێرە دانیشە. کورە چۆن دەبی؟ ئەوەندەش ناهێنێ. یان دەهێنێ. با بزانین چەند بەچانسین جەنگیز. با بزانینەوەی لە ئاسمانە دەمان بورێ. بزانم دەتوانین لەوە ڕزگارمان بێ. با بزانین. هاوبەش تۆ خۆشەویستترین دژمنی منی. ئەمڕۆ بۆ یەکەم جار چەکم هەڵگرت. ئێستاش بۆ یەکەم جار لە ژیانمدا پەنجەم پێوەنا. ئەمڕۆ پێشەوەی بمە ئێرە هەموو شتێکم بەدەستی خۆم کۆنفرەدایەنەوە ئەگرەوە. هەموو ئەو شتانە فێرت کردم، هەمووی هەڵە بووە، هەموو درۆ بووە، هەموو شتەکانی ناو کتێبانە درۆ بووە خاڵۆ. ئەزەل نە کەسایەتی بووە، نە شەرەف بووە، نە ڕێگەی ڕاست بووە. لەکوێ خاڵۆ؟ کوا لەکوێ؟ کوا ئەو شتانی ناو کتێبانە لە ژیانی مندا؟ ماوەی چەند ساڵە کەنعەمبەک چاوەڕێی ئەمڕۆیە؟ منی شەروە برادەر، منی شەروە. کەوایە با بڕۆین. ئەی برادەر، تۆ گوێت لە چیرۆکی مەولانا و شەمسی تەبرێزی بووە کە چۆن ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. ڕۆژێک پیاوێک هاتە بەرامبەر مەولانا ڕاوەستە. مەولانا لەو سەردەمەیدا زاناترین و تێگەیشتوترین کەس بوو. کتێب نەبووە نەیخوێن بێتەوە، کتێب نەبووە لە کتێبخانەکەیدا نەبێ. لە ڕێگای کتێبەکانەوە شارەزای دنیا بوو. ڕۆژێ پیاوێکی پێگەیشت و پیاوێکی نوێ چووە بەرامبەر مەولانا و پێیوت کە منیش دەمەوێت لەگەڵ تۆ فێر بم. بۆیە سێ باشترین و گرنگترین کتێبی خۆتم پیشاندا. مەولانا بە دوو دڵیەوە ئیشارەتی کرد بۆ سێ کتێبەکەی. ئەو سێ کتێبەی وەکو گیانی خۆی خۆشی دەویست. پیاوەکەش ئاوا چاوێکی بە سێ کتێبەکەدا خشاند. دواتر بەو پەڕی هێزەوە بەدەستی خۆی ئاوا فڕێدایە بیرەکەوە. مەولاناش وەکو شێت ڕای کرد تا کتێبەکەی ڕزگار کرد. کتێبەکان تەڕ بوو، مەراکەبەکە تێکەڵی ئاو بوو، بەرگەکانی تێک چوو، کرش بوو. پیاوەکە مەولانای گرت. ئەو شتەی لێی دەگەڕی لەو کتێبانەدا نییە. ئەو شتەی دەتەوێت بە خوێندنەوە نایدۆزیتەوە. تۆش ئەو شتت لێ نوقسانە، ناتوانی بە چاوەکانت تەواویکەی. ئەو شتەی بە دوایدا دەگەڕی لە دنیا بە دوایدا دەگەڕی. ئەوەی بە دوای دەگەڕی بە دڵت دەیدۆزیتەوە. هەموو ئەو کتێبانەی لە دنیادا هەیە، هەموو حساباتێک یاریە عەقڵیەکان
چەندین لاپەڕە قسە ناتوانێت شوێنی خۆشەویستی بگرێتەوە. بە خوێندنەوە فێری دەبی، بەڵام بە خۆشەویستی تێی دەکەی. چووبیتە لای هەر کەسێک دووبارە هاتیتەوە لای من خوارزە. کاتێ بەدڵەوە سێری من دەکەی لە بەرامبەری خۆت پیاوێکی خاین دەبینی ها. کاکە زەل بەڵێ چاوەکان کردەوە؟ بەڵێ چیتان لە دەست دەبیکەن برادەری خراپەکاری ناتوانن چاکەی دڵی پیاوێکی چاک دەربێن و بیبن. ناتوانن بیبن، ناتوانن.